بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. قەیرانی دارایی کاریگەری خراپی لەسەر خوێندنی باڵا و زانکۆکان لە هەرێمی کوردستان دروست کردووە. لە ئێستادا بۆی پێنەدانی موچەکانیان مامۆستایانی زانکۆ لە هەرێمی کوردستان بەشێکیان ڕاژەکەیان دەگوازنەوە بۆ زانکۆهەریەکان و بەشێکیشان کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات و بەشێکیشان وازیان لە پیشەکانێنەوە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆرە مەهاباد کابینێرەری مامۆستانی زانکۆی سلێمانی، هەروەها مامۆستا مەحموود کەریم نوێرەری مامۆستایانی زانکۆی هەڵەبجە لە ستودیۆی سەرکی، هەروە لە شاری هەولێرە و شیار عەلی مامۆستا لە زانکۆی سەڵاحەدین تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دێنین، دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دێنین. قەیرانی دارایی هەرێم کاریگەری خراپی لەسەر پرۆسەی خوێندنی باڵا و دۆخی مامۆستایانی زانکۆ لە هەرێمی کوردستان دروست کردووە. لە ئێستادا بەهۆی خراپی دۆخی ژیانیان و پێنەدانی موچەکانیان لەلایەن حکوومەتی هەرێم بەشێک لە مامۆستایانی زانکۆ واز لە پیشەکەیان هێن و بەشێکیشیان کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات. حکوومەتی هەرێم لە ماوەی 8 مانگی ئەم ساڵدا تەنها 6 نیوە موچەی داوە بە مامۆستایانی زانکۆ کە ئاکاتە موچە و نیوێکی تاو کە پێشتر مامۆستایانی زانکۆ وەریانەگرت. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا مامۆستایانی هەریەک لە زانکۆکانی سەڵاحەدین و هەولێری پزیشکی و پۆلەتەکنیکی هەولێر و زانکۆی سلێمانی و پۆلەتەکنیکی سلێمانی و زانکۆی ڕاپەڕین و کۆی و گەرمیان و چەرمە و دەستەی مامۆستایانی بۆ دیراساتی استراتیژی و ئاکادیمیای کوردستان لە دوو یاداشتی جیاوازە داوایان لە حکوومەتی هەرێم کرد پێداچوونەوە بە پاشەکەوتی موچەی مامۆستایانی زانکۆدا بکات، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم وەڵامی یاداشتەکەی مامۆستایانی نەداوەتەوە. مامۆستایانی زانکۆکانی پارێزگای هەولێر و سلێمانی و هەڵەبجە یەکی مانگی داهاتویان بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانیان دیاری کردووە. ئەگەر کێشە و داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت هیچ زەمانێک نییە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن. کێشەی زانکۆکانی کوردستان تەنیا دواکەوتنی موچەی مامۆستایان نییە، بەڵکو کەمی بودجەی زانکۆ و کێشەی خزمەتگوزاری بەشە ناوخۆیەکانیشە. دوبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان، بەخێر بێن، سوپاس باوەتەن. مامۆستا مەحموود ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە ژیان و گوزەرانی مامۆستایانی زانکۆ بکەین بۆی ئەو قەیرانە دارایی کە ماوەی زیاتر لە ساڵێکە ڕوو لە هەرێمی کوردستان و ئێستا دۆخی و ژیانی مامۆستایانی زانکۆ لە چ بارە دۆخێکدایە؟ سەرەتا بە ناوی خوا هەروەکو لای هەمووان ئاشکرایە کاریگەری زۆری لەسەر توێژنەکانی کوردستان شوەیەکی گشتی و بە تایبەتی لەسەر مامۆستایان و مامۆستایانی زانکۆ، کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن، کاریگەری لەسەر باری دارایی گوزەرانی مامۆستا، بێگومان کاردانەوەی ئەبێت لەسەر پرۆسەی خوێندن. هەر لە پارەوە لە کاتی خۆپیشاندان و بایکۆت و ئەکانە مامۆستایان داواکاریەکانی ڕوون و ئاشکرا و ڕەواشە، هەر لە مامۆستایان و هەروەها فەرمانبەرانی زانکۆکانیش بار و گوزەرانیان زۆر بەرەو دۆخێکی نالەبار و خراپتر ئەچێت ڕۆژ بە ڕۆژ. ئەوە تا هەموو ڕۆژ ئێمە داواکاریەکانمان پێشکەشی سەرۆکی حکوومەت و لایەنی بەرپرسەکانی تر کردووە بۆ دەستکاریکردن لە موچەیە، چونکە ئەو موچەیە کە ئەیرێ ئێستا بە مامۆستا بەشی گوزەرانی ناکات. بەڕاستی ئەگەر بێت و جەنابتان لە دوورەوە هەواڵەکانی، بەڵام ئێمە لە ناخەوە ناو مامۆستایانەوە زۆربەی مامۆستایان بارودۆخی گوزەرانیان ناڵێن باشتر خەریکە ئەکێوە بە تەواوەتی. مامۆستایە کە پارەی پێ نەبێت، مامۆستایە گوزەرانی ماڵی باش نەبێت، نەتوانێت بچێت بۆ زانکۆ، نەتوانێت بچێت بۆ دەوامەکەی، ئایا زانستەکەی چۆن دەریە بڕێ؟ ئێمە ئەمە پاش ئەوەی تەبەن ئەمە بارودۆخی دارایی و موچە و ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە کێشەی زۆرمان هەبوو، لەوە پێش داوامان کرد کە هەر لە بیناوە هەر لە ئەساسەوە ئێستا زانکۆکەمانەوەتە لە کامپی سەرەوەی ڕێگاکی هەتاوکو ئێستا تێکڵ و داوا لە بەرپرسانەکەین کە هەنگاوی باشتر بنێن بۆ باشترکردنی بازوگوزەرانی مامۆستایان. زۆر باشە. ئەوەی تا چەندەوەی کە ئێستا باز دەکرێت کە بەشێک لە مامۆستایانی زانکۆ ئێستا بەشێکیان ئۆتۆمبیلیان فرۆشت و بەشێک خان و بەسێک مەسەڵەن خشلی خێزانەکانیان تا چەندەوە هەیە لە ناو مامۆستایانی زانکۆ بۆی ئەو دۆخەدارای سەختە کە تێدان؟ هەمومان بەو شێوەین. داواکاریەکانمان لە پارەوە چەند جەختمان کردوتە سەر ئەوەی کە
هەنگاوێکی باشتر بێت بۆ ئەوەی دەستکاری موچە بکرێت بۆ ئەوەی مامۆستا بارودۆخی باشتر بێت بەڵام سیرەکە هیچ وەڵامێک نییە ناچارێت بێت پەنابەتە بەرچی نەک تەنها فرۆشتن تەنها ئێستا زۆربەی زۆرشی قەرز دەکات خۆشتان نەزانن کە لەم بارودۆخیەوە لێ هاتووە کەسانی سەرمایه‌داریش ئیشەکانیان وەستا بەڕاستی یان ئەوە تا قەرزیش نایەن ناچارێت بێت کە سیارە بفرۆشێت ئەی باشە هەیە کرێ چییە چۆن کرێکی بات و گوزەرانی ماڵمناڵی خۆی و دەوامەکەش بکات ئەمە پرسیارێکە ئاراستەی حکوومەت دەکرێت ئایا کوڕەکانی خۆیان ئایا خزمی خۆیان ئایا خۆیان ئەتوانن بۆ موچەکەمەوە بژێویژیانیان بگوزارن زۆر باشە مامۆستا دواتر گەڕێم بۆ لای بەڕێز دکتۆر ماوە جەنابیشت بەخێر بێی سەباردۆی کە ئێستا لە سەدا چەندی موچەی مامۆستایان پاشەکەوت دەکرێت و لە چ دۆخێکدان بۆ ئەو پاشەکەوت لە سەدا چەندی موچەکەیان مەسەلە پاشەکەوت دەکرێت زۆر سپاس بۆم بەرنامەیە لە ڕاستیدا مامۆستای زانکۆ گەورەترین زەفەری پێبراوە ئەمە ئەتوانین بڵین ئەم ساڵ و پار و پێرار نییە لە 2013 دەست پێکات لە 2013 بەغا چەند فەرمانێکی دەرکرد بۆ چەند شایستەیەکی دارایی لەوانە پێدانی دەرماڵی زانستی مامۆستایان بوو کە لە 2012 لە بەغا ئیراوە بە مامۆستاکان بەڵام لە زانکۆکانی کوردستان ئێمە تا ئێستش 2 ساڵمان لای حکوومەت هێرێمە و پێم وایە زۆر هەوڵیژرا بەڵام هەرچۆنێ بوو ئیشەکە ڕۆشتووە و کەوات بۆ توانین بڵین لە ئێستاوە نییە ئەم قەیرانەی کە هەیە بەڵام ئەوە پێمانەوە دیار نەبوو چونکە تا ڕادێک موچەکە زۆر باش بوو بۆ مامۆستا شایستە داراییەکان لە کاتی خۆیانە ئەیران بەڵام ئەمەی کە ئێستا هەیە پێم وایە لە هیچ حکوومەتێکە لە هیچ دام و دەستگایەکە لە هیچ شوێنێکان نەکراوە ئێمە لە پار مانگی هەشتی پاری ئەم کاتۆ تا ئێستا یەک موچەونیمان وەرگرتووە یەک موچەونی وەرگرتووە چونکە 4 مانگی ڕێکمان لای حکوومەتە مانگی 9 12 و لەگەڵ ئەوەی کە ئەم چەند 6 مانگی ژراوە بەڕب ئەموچە ئەو 6 نیوەموچەی کە پێتان وەرگرتووە تا ئێستا ئێمە بە ساڵێکی ڕێک لە مانگی هەشتی پارەوە تا ئەمڕۆ کە مانگی هەشتا ئێستا ئێمە موچەونیوێکمان وەرگرتووە من لەخوا لەوانە ئەپرسم کە لەوانەیە هەنێجار پێمان بڵێن سەبرتانە بێتە حەملتانە بێت زۆر ڕاستە ئێمە لەگەڵ برا پێشمەرگەکانمانە پێمان وایەک ئامانجمانەی وش پاراستنی کوردستان ئەوان بەچ تفەنەکانیان ئێمەش بە زانست و بۆ پەروەردەیەکە لەسەر شانمان و ئەمە منەت نییە بیکەین بەسەر هیچ کەس و لایەنەکە ئەرکی سەرشانی خۆمانمان جێبەجێ کردو و توانیمانە پرۆسەی خوێندن و کاریگەریشمان دیارەوە واتە لێ چۆنەڵی ئەو کاریگەریانێک کە زانکۆ هەیە بە و تاکانێک کە پێگیانوە لە کۆمەلگادا دیارن و زۆر تاکی باشن ئەمە شتێک نییە ئێمە چۆنەڵی ئێمە منەت بکەین بەسەر هیچ کەسێکە کاریگەری ئەم قەیرانە لەسەر پرۆسەی خوێندن تەنها لەلایەکەو نییە لێکەوتی کۆمەڵایەتی لێکەوتوێتەوە چەندین خێزان بە بۆنەی ئەم بارودۆخەوە جیابوونەتەوە لە مامۆستانی زانکۆ لە مامۆستانی زانکۆ هەموو چینەکانی تیا بێگومان مامۆستانی زانکۆش خۆ مرۆڤن ئەوانیش لەم کۆمەلگایە بەدەرنین مانەوە نەمانێ ئەوانیش قەیران کاریگەری هەیە مامۆستا هەیە 400,000 معاشەکەیەتی موچەکەیەتی بە مناڵەکەی با لە دایانگا بە کرێخانەکەی با بە پاسی با بە چی بادەم 400,000 ئەچێتەوە ماڵی خەزوری ئەچێتەوە ماڵی باوکی پیا بە جیا بژی و ژن بە جیا بژی من بە هەموو تاکەکانی کۆمەلگاڵم ئەمە ڕەوایە ئەمە بە هیچ جۆرێک لە جۆرەکان ڕەوانیە لە ڕووی زانستیشەوە بێگومان کاریگەریەکی زۆر خراپی کردوێتە سەر هێنانە خوارەوەی ئاستی زانکۆکان چەند ساڵێکە هەوڵەیرێکە ڕانکینی زانکۆ بەرز بکرێتەوە و هەوڵیشدا تا ڕادێک چەند پلەیەک سەرکەوت زانکۆکانی کوردستان بەڵام خەریکە ئێستا پێچوان نابێتەوە مامۆستا چۆن توێژینەوە بکە بە 20 وەرەقە بە 30 وەرەقە بە تایبەتی لە کۆلێژە زانستیەکانە سرفەکانەکەم بابەت موادیانەوە کەرەستیانەوە چۆن ئەمە بکەن بە چ جۆرێگەتوانن ناتوانێت لە گیرفانی زۆر باشە لی شوێنێک ژیانی مامۆستانی زانکۆ ئاوانە لە بەغداد ژیانی مامۆستا زۆر خۆشترە لێرە زۆر ئەوسا ئێمە هەموو جارێ ئەوانمان ئەبینی هەنێ جار ناڵم بەزەیمان پیا هاتنەوە بەڵام بە چشنێک لە چەند شنەکان حەزمانە کرد ئەوانیش وەکو ئێمە بن بەڵام ئێستا پێچوانە بووەتەوە ئەوان لەوانەیە بارودۆخی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بە پێچوانەوە سیرکەن چونکە ئێرە زۆر هاتوۆتە خوار لە هەموو بار لە ئاستی ئابووری لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی زانستی ئاستەکە خەریکە دابەزێ مامۆستای زانکۆ بە هیچ جۆرێک بەم جۆرە لە توانایە نەماوە سپاس دەکەم دواتە گەرەمەوە لای بەڕێزت ئەگەر بچینە هەولێر لای کاگە دکتۆر وشیار کاگە دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا بزانین دۆخی مامۆستایان لە شاری هەولێر و لە زانکۆی سەلاحەدین چۆنە بەوەی ئەو بارودۆخە دارایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە.
زۆر سپاس پێشکی سڵاو لە میوانەکانت لە سلێمانی و لە هەڵەبجا. بەڕاستی مامۆسایانی زانکۆ چکە یەک سیستەمی موچە هەیە و یەک سیستەمی پاشەکەوتی موچە هەیە لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان، بۆیە وەزع و گوزەرانی مامۆسایانی زانکۆ و پەیمانگەکانی هەولێر و ئەم ناوچێش هیچی باشتر نییە لە سلێمانی، چکە وەزع هەمومانی تێداینە. وە بار و دۆخی زانکۆکانی هەولێر و دەوروبەری بەڕاستی لە بارێکی زۆر نالەباردایە. من گومانم هەیە کە ئەم ساڵ بەم بار و دۆخە بتواندرێت دەوام بکرێت لە زانکۆ پەیمانگەکانی ئەم ناوچێ. زۆر باشە، یعنی بە دیاریکراوی دۆخەکە کاریگەرێکی کردو سەر دەکاتە سەر پرۆسەی خوێندن و ساڵی ئایندەی خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەگەر داواکاری مامۆستایانی زانکۆ جێبەجێ نەکرێت. ئەزای من ئەمەوێ شتێ ڕوونکەمەوە مەسلەی ئەم قەیرانە داراییە ئیتر حەقیقیە من نازانم بەڕاستی، بەڵام ئەم قەیرانە داراییە کاریگەری نەک هەرسەر موچەی مامۆسایان بەڵکو لەسەر ئاستی زانستی و پێگەی زانستی زانکۆکانی هەرێمی کوردستان کاریگەری هەبووە. من بۆ نمونە هەندێک شتێ بۆ باز دەکەم. مەسەلەن ئێمە مثلەن ئەو کۆلێجانەی کە تاقیگە و مختبەراتیان هەیە، تاقیگەی کۆمپیوتەراتیان هەیە، ئەمانە پێویستیان بە کەلوپەل و بە موادی کیمیاییە و بە کەرەستەیە و بە ئەجهیزەیە. ئەم ئەجهیزەیە بەڕاستی ئەگە پارە نەبێ ناتوانرێت و دابینی بکەیت. بۆیە لە ڕووی توێژینەوەی زانستیەوە مامۆستا نەکرد لەم 2 ساڵە پێش ئەم 2 ساڵش مامۆستا لەو بەشە زانستیانە بەڕاستی بە پارەی خۆی چکە وەختە ڕاتبەکەی هەبوو گوێی نەدەدایە، چکە پێویست مامۆستا پێویست بەوەیە هەردەم توێژینەوە بکە، بۆیە توێژینەوەی دەکرد پارەی خۆی خەرج دەکرد. ئەجهیزە و کەرەستەی پێویست نەبوو لە زانکۆ یان موادی پێویست نەبوو لە زانکۆ، بۆیە پەنای دەبرد بۆ مەسەلەن تاقیگە لە دەرەوەی زانکۆ یان موادی دەکرد یان هەندێک فحوسات و تەحلیلات هەبوو لە دەرەوەی هەرێمی کوردستان دەیکرد، ئەمە بە پارەی خۆی. بەڵام لەوەتی ئەم قەیرانە دارایە دروست بووە و لەوەتی موچەی مامۆسایانی زانکۆ پەیمانگان 175 لێکەم کراوەتەوە، وەکو دکتۆرە مەهابات و دکتۆر مەحمود باسییان کرد لە ماوەی ساڵێکدا موچەونی وەک درراوە. ئیتر مامۆستای زانکۆ لە چۆ پارە بێنێ بچێ موادی پێ بکڕێ و ئەجیزەی پێ بکڕێ و یان فحوساتی پێ بکە. بەڕاستی ئەمە کاریگەری هەبووە، کاریگەری هەیە تەنها لەسەر بەڕێوەبردننی بەشەکانیش. من بۆ نمونە لە بەشەکەی خۆمان لەبەرەوەی تاقیگەمان هەیە، من لە بەشی کیمیای کۆلیژی پەروەردەمە پارەکە مەسەلەن لەبەر بێگازی کە کارەبای نیشتیمانی دەبڕا لە هەندێک وەختدا بۆی اقتصادی بکرێت لە گاز، لە هەندێک وەختدا مۆلیدیان هەڵ نەدەکردەوە، بۆیە دەبواە تاقیکردنەوەکان کەم بکەینەوە یان کاتیان کەم بکەینەوە بۆ ئەوەی مۆلیدە هەڵ نەکەین، یان هەندێک تاقیگە لەبەرەوەی موادی کیمیاییمان نییە ئەو تاقیکردنەوەانە بە شێوەی تیۆری بوترێت. بۆیە من پێم وایە بەڕاستی ئەم قەیرانە داراییە کاریگەری زۆری هەیە لەسەر زانکۆکان و من بۆ نمونە ئێستا پێ دەڵێم لە ئێستا نەسریەی مانگانەی سنتەری توێژینەوەی زانکۆی سەلاحەدین مانگی 150,000 دینارە. 150,000 دینار دەکات 120 دۆلار. بەواستەی ینی بە 150,000 دینار توێژینەوە دەکرێت. نەسریەی کۆلێجێک لە کۆلێژەکان هەر کۆلێژێک لە کۆلێژەکان نەسری مانگیان 300,000. ئەیتر ئەمە مەسەلەن ئێمە لە کۆلیژی پەروەردەین دەبەشمان هەیە ئەو 300,000 چی لێ بکەن دەبەش. ئیتر بەڕاستی من پێم وایە بەم بارودۆخە داراییە، بەم سیستەمی پاشەکەوتە سەقەتە، بەم سیاسەتی برسیکردن و سک هەڵکوشینە جامیعە بەڕێوە نابێت. زانست و خوێندن و پەروەردە و پێشکەوتن لەگەڵ برسێتی و سوالکەریان نەوتووە. بەڵێ زۆر باشە. بۆچی ئێستا بە چ زۆرێک مەسەلەن باز لە سوالکردن دەکەی بۆ زانست؟ بەڕێز باسەوە کرد کە پرۆسەی خوێندن بە زانست و بە سوالکردن نابێت. ئێستا پێ دوای سوالکردن دەکرێت بۆی کە زانکۆکان بەڕێوە ببرێن؟ من پارەکە لە بەشی خۆم
تاقیکردنەوەمانەیە تاقیکردنەوەی من بڵێن فەصلی ئەوە بەش دەیکانەک لەسەر ئاستی کولێ نییە لەسەر وەرەقەمان نەبووە ینی لە بەشەکە پەڕ نەبووە کە تاقیکردنەوەی لەسەر بکرێت پارەمە هەر مامۆستایەک پارەی داوا بۆ ئەوەی پەڕی تاقیکردنەوە بدرێتە قوتابی بۆی تاقیکردنەوەی لەسەر بکرێت ئیتر حالەتەکە گەیشتۆتە ئەوە ئیتر چۆن توێژینەوە بکرێت چۆن دەوام بکرێت من پێم وایە ئەم ئێستا پرۆسەی خوێندن و لە زانکۆ پێی ماگاکان ڕەنگە لە وەزارەتی پەروەردە ژەروا بێ شێوەیەکی شەکلیە بەڕاستی بە شێوەیەکی شەکلی دەنا بەبێ تاقیگە و بەبێ توێژینەوە بە زانکۆ ناوترێ زانکۆ بۆیە پرۆسەی زانست و پێشکەوتن و توێژینەوە و بەرزکردنەوەی ڕانگ خەونێکە هیچ سوودێکی نابێ بەبێ ئەوەی کە پارە لە بەردەستدا بێ لە وڵاتانی پێشکەوتوو بەڕاستی دەبێت فەند هەبێ مەسەلەن هەر مامۆستایەک یان هەر تیمێکی لە مامۆستایان کە توێژینەوەیەک دەکەن دەبێت پرۆپۆزەڵێ تەقدیمکەن پێویستیان بە چەندێ پارە هەیە من پێش چەند ساڵێک چوومەتە مالیزیا 2 مانگ لە مالیزیا بووم من لەسەر دعوەتی چەند مامۆسایەکی بەڕێزی ئەوێ چووم پرۆپۆزەڵیان تەقدیم کردبوو $800,000 وەگرتبوو بۆ یەک مەشروع $800,000 بۆ یەک مەشروع لە ئەمە ئەتر توێژینەوەی زانستی و پێشکەوتن بەو شێوە دەبێت لە زانکۆی سەلاحەدین و زانکۆکانی هەرێمی کوردستان ئەگەر مامۆسایەک توێژینەوە بکە $50,000 دەدەنێ ئەو $50,000 ئێستا ناڵێم پێش 2 ساڵ لەوە پێش لە وەختی ئەوەی کە هەبوونی هەبوو $50,000 پاداشتی توێژینەوە دەدرێتە مامۆسا دەبێت لە جیرفانی خۆی لەبەرەوەی ئەزیزە نیە فحوسات بنێرێتە ئوردن یان تورکیا یان ئیران لە جیرفانی خۆی سەر بکە. بەڵێ سپاس دەکەم کاک تۆ دواتەگەڕێمەوە لای بەڕێزت مامۆستا محمود ئەگەر بێمەوە لای بەڕێز سەبارەت بووی کە ئەو کێشانەی کاک دکتۆر باسی تا چەند لە زانکۆی وەکو زانکۆی هەڵەبجەش بوونیە سەبارەت بۆش کە باز لەو دەکە ئێستا مامۆستایان بەشێکیان مەسەرەن واز دێنن لە پیشەی زانکۆ بەشێکیان ڕاژەکانیان دەگوازنەوە بەشێکیان کۆچ دەکەن بۆ دەرەوەی وڵات ئەم حاڵەتانە لای ئێوە هەیە؟ بەڵێ ئێمە چەند حاڵەتێکی جیاوازتریشەیە زۆربەی مامۆسایانی زانکۆی هەڵەبجە نیشتەجەی شاری سلێمانی هاتوو چۆکین پێویستیمان بەوەی هەیە پاسێکی تایبەت هەرچەنە هەمانە تەنها پار نەبێت بە زمانی 4 بۆمان دابین کرا ئەی باشە سەرەتای ساڵ هەتا ئەو کاتەنە ئەبێ هەرێکە بە سارەی خۆیەوە بڕات ئەمەش ئەرکێکی کەیە کەکوێتە سەر ئەستۆی مامۆستا بێجگە لەوەی کە مەسەلەن پێداویستەکانی کەمپی زانکۆ چونەتە کەمپی نوێ هیچ پارەیەکی وە لەلایەنێکی لە خوێنی باڵاوە سرف نەکراوە کە ئەساسی پێویستان بچیە کە لە کەمپینوێ بەڵام بۆتان دابین نەکراوە زۆر چی پێداویستەکانی ناو زانکۆیە و بینایکی گەورەیە ئێمە لە بینایکی کۆنابووین بڕوا بکە هەر هەمومان بەڕێز لە سەرۆکی زانکۆ و هەروەها ڕاگر و دکتۆرهواڵ و هەنێ مامۆسای بەڕێز پەنا ئەبینە بەر هەنێ لایەن دەرەوەی حکومەت سەر بە حکومەتە بەڵام وەکو علاقاتی شخصی بۆی بڕێ پارەمان بۆ سرف کات بۆ ئەوەی کەوا ئەو شتانی کە پێویستیمان پێیەتی بۆ ساڵی داهاتوو ئەگەر دەوامیش هەبێت کامپێکی گەورەیە و پارێکی بۆ سەرف نەکراوە ئاما هەرچەند لەگەڵ زانکۆکانی ڕانیە و گەرمیان هەمان بینایە ئەوان پار و پێرار تەواو بۆ ئەوەی ئێمە نازانین هەتاو کە ئێستاوەش جێگومان و پرسیارە بێجگەلەوە مامۆستا هەروەکو دکتۆر باسی کرد لە خولێرەوە چەندین پێداویستی تری هەیە لە بواری توێژینەوە هەروە پێداویستی ئەکادیمی خۆی کتێبکڕین و دەوام کردون ئیلتیزام بە دەوامەوە ئەمانە هەم بەس خاڵێکە ئەمێ وەکو ئاماژەی پێ بم کە بەڕێز دکتۆر هەمان شێوەتی مامۆستا کەوتۆتە سوڵکەن بەڵێ هەنێ مامۆستا هەیە کە لەوێش و لە زانکۆی سلێمانی شەوانێ کە مامۆستایی وا هەیە کە 6 گیرفانی دەرهێناوە پار ئەمە توێتی فەرمو ئەمە تا 6 گیرفانەکە دەرهێناوە ئەڵێ چۆن بچم دەست بڵێمەوە چۆن مەحازرە بڵێمەوە بار دۆخەکەی منەوە مەسەی وا هەیە ئەڵێ هەموو مانگی ئەبێ 3-4 تەلەبەی دکتۆرە تەلەبەی زانکۆیە 300-400-500 هەزار سێتە لەبێ مامۆسای هەر لەم شارەیە لە سلێمانیە ئەڵێ خزمێکمان هەیە تازە تەواوی کردو هاتوۆتەوە وەڵە خێری پێیەکەی
ئەمە یعنی گەشتێتە ئەو ڕادەیەکەوە مامۆستا و چینی توژینەوە چوونی زانستی بگاتە بۆ شێوە لە ناو کۆمەلگای باسی لێ بکرێت ئەی باشە لە جیاتیەوەی کە پنا بێتە بەر چینی دکتۆرا و ئەکادیمیەکان ئەگەر لە قەیرانێکە بێ بۆەوە بەرەو باشتر بچێت هەروەکو شۆڕش بزوتنەوەی تەکنۆکرات لە ساڵی 1930 لە ئەمریکا کە چۆن پەنایان بردە بەر ئەکادیمیەکان و تەکنۆکراتەکان بۆ ئەوەی کەوا لە بواری ئابووریە لە بواری داراییە لە بواری زانستیە حکوومەت پەنای بردە بەر ئەوانی هێنا کە لە شوێنی تایبەتە هەروەکو چۆنڵی شخص مناسب فی المکان المناسب داینا بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن بەڵام بەداخەوە لێرە قەیرانەکە کرد بەبێ هیچ گویانە لە پارەوە خەڵکەکە یەتە سەرجادە هاوارەکە بە شێوەیەکی من پێشنیارێکی شەکەم کە لە حکوومەت ئەم زانکۆوانەی کوردستان لژنەیەک لە ئەکادیمیەکان پێبێن هە لە هەموو بوارەکانە پرۆپۆزەڵی پێشکەشکەن بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە بە جددی گویان لێ بگرین بەڵێ هیچ ڕۆڵێکیان پێ نەداون بە ئەکادیمیەکان بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک زۆر باشەوەی کەوتە خاڵێکی تریشم هەیە ئەگەر بەراوردێکی لەگەڵ ناڵێ لەگەڵ وڵاتانی پێشکەوت و یان وڵاتانی دراوسە بەراوردێکی لەگەڵ شاری کەرکووکە مامۆسایەک دووە هەندێک مامۆسایەکی زانکۆیەرە وەرەگرێت فەرمانبەرێک پۆلیس سێ هەندێک مامۆستای زانکۆی لێرە وەرەگرێت داواکەم لە کەناڵە ڕێزەکەتان و کەناڵەکانی تر بچن بۆ ناو شاری کەرکوو ناڵێم چی بۆ خوارەوەکە مەترسیوی لێ بەراوردێ بکەن لەگەڵ ئەوانەی کەوا موچەکانی لەسەر هەرێمە و ئەوانەی موچەکانیان لەسەر ناوەندە و باردۆخیشیان و گوزەرانیان لێ کۆنگرەیەکی تایبەت بزانە چێ باش ئێمە هەمیشە هەروەکو دکتۆرە ئاماژەی پێە لەو پێش لەنەوەکانە لە پاش هەتاوەکو ڕژێمی بەحسما بوو ئابووری ئەوان لاوەستر بوو وەکو کەسایەتی وەکو فەرمانبەر مامۆستا بەسە بەداخەوە زۆر پێچۆن بکە باشە یعنی حکوومەت خۆی هەر ئەبێ بەراوردێ بکات کە ناو شاری کەرکووکە دەوروبەرەکان بەراوردێکە بۆچی ئەوان بەو شێوەیە خۆ ئەوێش قەیران هەیە نرخی نەوتیش لێش دابەزیوە بەڵام چارەسەر زۆر باشە و حاڵەت هەبوو حاڵەتی گواستنەوە و کۆچی مامۆستایان لە زانکۆیەوە تۆمار بەدڵنیایەوە من هەر ئەم ماوەیە لە پارەوە کە دەستی پێکرد مامۆستایەکی بەڕێز لە کرد 2 ساڵ بێموچە و چوو بۆ ئەمریکا ئەم ساڵ بە هەمان شوێ هەنێ مامۆستا کا مامۆستایەڵێ ئێستا بارودۆخی گوزەرانی باش نەبێت هەموو کەسی هەوڵەیە بەڕوو باشی سپاس دەکەم ئەگەر دەرفەتێکی بۆ هەڵە ڕەخسێ ئەچێتە دەرەوە زۆر باشە ئەو حاڵەتەش لە هەیە دکتۆرە سەبارەت بەوەی کە مەسەرن ئەو بڕوانەوە بەرزانە بچن بۆ زانکۆکانی وڵاتانی دەرەوە نامی گوازنەوە بۆ زانکۆ هەریەکان ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر بەدڵنیایە من لە پار مانگی یەکا من ئەم هۆشیاریمدا بە لە هەنێلایەن وتم تکای ئاگادار من تەنها بایکۆت هۆڵەکانی خوێندنیە خەریکە زانکۆکانیش بەرەو چاڵکردن ئەڕۆن بەرەو چاڵبوون ئەڕۆن چونکە زۆربەی ئەوانەی کە چەند ساڵێکە هەوڵیان بۆ ئەدرێ بێنەوە ئەقلانی کە لە دەرەوە پێگەیەنراون و پێگەیشتون بێنەوە ئێرە ئێستا کۆچی پێچوانە دەستی پێکردێتەوە هەنێکمان هەیە نەک کۆچەکە بڕوات بۆ وڵاتێکی تر ئەڵێ من لێرە واز بێنم ئەچمە دەرەوە عەلاقەل ئیشێکم دەسەکەوێت لە یەکێک لە کۆمپانیاکان لە شوێنێکە بۆی بژەی ماڵ و مناڵەکەمی پێ بەڕێوە بەرم بێگومان ئەمە کاریگەریەکی زۆری کردوێتە سەر زانکۆکان پار زۆر نەک ساڵانی پێشوش مامۆستای میوان زۆر بۆ نمونە لە سلەیمانیەوە چوون بۆ زانکۆی چەرم و چوون بۆ هەڵەبجە چوون بۆ فڵان چوون بۆ فیسار لە ئێرانەوە مامۆستا هاتووە ساڵی پارەی ئەمانە هیچی نەیراوە نە مامۆستای گرێبەز نە مامۆستای میوان هیچ شایستەیەکی دارایی بە مامۆستای زانکۆن ئەی ئەم ساڵ ئەم مامۆستایە چۆن داوای لێ ئەکرێتەوە بچێتەوە زانکۆیانە دەست بڵێتەوە بێگومان ناچێتەوە کە نەش و فەراغ دروستە بێ بۆشایی دروستە بێ ئەو بابەتانە کێ بێڵێتەوە بێگومان فەراغێکی زانستی ئەکادیمی گەورە دروستە بێت لە زانکۆکانە مامۆستا ئەڵێ من دەرسەکەی خۆم ئەڵێمەوە 2 ڕۆژ لە هەفتەیەکە ئەچمەوە ماڵەوە خەری ئەوەی پارەی کە ئەیەم بەبەنزین کە پێ بچم بۆ زانکۆ ئەیەم بە شتێک لە ماڵەکەمان بۆ مناڵەکانی خۆمی خەرجەکەم لەبەرەوە مامۆستا ناچار نییە دەرس بڵێتەوە بابەت بڵێتەوە لە کاتێکە هیچ شایستەیەکی دارایی بۆ سەرف نەکرێت ئەمە خاڵێکە لە خاڵەکان بێگومان خطوڕی مامۆستا هەیە چەندین هەموو شتێک بڕاوە بۆکو پێم وتی لە پار مانگی هەشتەوە مامۆستای زانکۆ موچەونیوێکی وەرگرتووە بێجگە لەش ئەگەر مامۆستای تر لە ساحەفتە 565 چەندێکی لێبڕابێ ئێمە کۆی کەرەوە زائید لە سادەی تر
لە سادەی ترمان لێ بڕاوە بۆی کە گفتوگەی نامەی ماستەرە نامەی دکتۆرایە چاودێریکردنی دکتۆراکانە زۆر ئەمانە مامۆسای زانکۆ وەکو ڕێزم هەیە بۆ هەموو چینەکانی تر وەکوانی تر نین لە مەکتەب هاتنە دەرەوە یا لە شوێن هاتنە دەرگاکان داخست بێنە ماڵەوە پاڵ بنەوە نە ئێمە لە ماڵیشەوە هەر خەریکین بە بەردەوامی خەریکین خوێندکار تەلەفۆنە بۆ ئەکا پرسیاری هەیە بڕوا بکەن لە دەرەوەی وڵات زۆر جار ئێمە پەیوەندیمان پێوە ئەکرێت بەس عادانیشین ئەبێ قسەیان لەگەڵا بکەین چونکە ئێمە بە ئەرکی خۆمانی ئەزانی بەڵام ئەمە چی لێ دزیوینێتەوە ئەوەی لێ دزیوینێتەوە هێندە خەریکی خێزانەکانی خۆمان نەبین ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەنێجار زۆر گلەیمان لێکرێ وەکو پێویستەوانێ نتوانین بچین بۆ پرسە نتوانین بچین بۆ خۆشی نتوانین بچین بۆ شایی بۆچی چونکە هێندە خەریکی لە ساڵنەوەی کاتمان ئێمە لە دەوام بەسەربێت ئەیکوا و شایستە داراییەمان کە ئێمە لە ساڵنەوەت لە دەوام ئیشەکەین و کارەکەین بۆیە لێرەوە داوا لە سەرجەم نوێنەرەکانی هەموو زانکۆکانی کوردستانەکەم لە زاخۆ لە دهۆک لە سەلاحەدین لە هەر هەمویان بابێن هەر هەموومان پێکەوە چارەسەرێک بۆ ئەم گرفتە بدۆزینەوە هەمومان بە یەک دەست بە یەک ڕەنگ بە یەک جۆر کوێستانتان توانی هەمووتان بەیەکەوە کۆ ببنەوە لە ڕاستیدا زانکۆکانی کۆیە گەرمیان هەڵەبجە کۆیە هەڵەبجە ڕاپەڕین ئەمانە ئێمە لە زانکۆکانی سلێمانی ئەتوانم بڵێم 2 ساڵ جارێ نوێنەر هەڵەبژێرێت 2 ساڵ جارێ نوێنەر هەڵەبژێرە مامۆستا متمانە ئایا بە نوێنەرەکان بێگومان ئەمە کارەکاتە سەروی مامۆستا ئەو نوێنەرەشی کە دەنگی پێیرێ ئەبێ دەنگی هەبێ ئەبێ دەنگی بڕواتە دەرەوە چووکە تۆ بتێ نەدێ هەم ئەرکی خۆتە هەم مامۆستاش لێو قبول ناکات چووکە و دەنگی یاویتە تێ بەڵام ئێمە ماوەیە کە پەیوەندی ئەکەین بە نوێنەرەکانی زانکۆکانی ترەوە بەداخەوە هەنێکیان ئەڵێن نوێنەرمان نییە هەنێکیان ژمارەکانیانمان لایە بەڵام وەڵاممان نادەنەوە لێرەوە داوان لێکەین تکان لێ ئەەکەین تکایەکی چونکە ئێمە ئامانجەکەمان یەک ئامانجە هەمومان یەک خەممانەیە یەک هەممانەیە کەوابوو یەک ئامانجمان هەیە کە ئامانجەکەمان زانستە بە هەمومان مشوری ئەم زانستە بخۆین مشوری ئەم زانکۆیانە بکە بخۆین لە زاخۆ لە دهۆک لە سەلاحەدین هەمومان باخەمیم کێشێ سپاس دەکەم کاک دکتۆری شارەگەر گەرم بۆ لای بەڕێز سپارەت بە واسێنانی مامۆستایان ئالای ئێوەش تۆمار کراوە یان گواستنەوە یاخود کۆچ بۆ دەرەوەی وڵاتیەوە مەتیسەکانی ئەم جۆرە لە گواستنەوەی ڕاژە و مەسەلەی کۆچ بۆ دەرەوەی وڵاتیە بۆ سەر ئایندەی زانکۆکانی هەرێمی پرۆسەی خوێندن من پێم وایە کاریگەری زۆر دەبێت بەڵام ڕەنگە حکومەت هیچ گرنگی نەدا بە ئاستی زانکۆکان پێم وایە پلانێکیش هەیە ئەنی من وای دەخوێنمەوە ئەوەی ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بەرامبەر زانکۆ پەیمانگاکانی کوردستان دەیکا پشتگوێخستنی زانکۆ و پەیمانگا حکومیەکانە و لە هەمان کاتیشدا دەبینین ڕۆژ بە ڕۆژ زانکۆ و پەیمانگای ئەهلی دەکرێتەوە چۆن کەرتی تەندروستی حکومی ئیهمال کرا و ئێستا کەرتی تەندروستی تایبەت هەیە بۆ نەخۆشێک ئەگە بیوە چارەسەر بکرێ ئەگەر بچێتە کەرتی حکومیش دکتۆرەکە تەحویلی زۆرێک لە دکتۆرەکان ڕەنگە 100% نەبێ هەندێکیان هەتاکو ئێستا زەمیریان دەجوولێت و ئیشەکان بەڵام زۆرێک لە دکتۆرەکان نەخۆشەکان تەحویلی کەرتی تایبەت دەکەن و مستەشفای تایبەت و خزمەتی تایبەتیان هەیە لێرەش ئێستاکە پێچێ ئیتیجاکە بەو شێوە بێ چونکە بەم سیاسەتە زانکۆ حکومیەکان ئیهمالە کرێ مامۆستا هەر لە بەیاننامەکەی هەر سێ زانکۆی سەلاحەدین و پۆلە تەکنیکی و هەولێری پزیشکی بە ڕوونی ئاماژەی پێکراوە کە ڕۆژانە دەیان مامۆستا داوای مۆڵەتی بێموچە دەکەن بۆ 2 ساڵ یان داوای عارە دەکەن بۆ دەرەوەی بۆ کەرتی تایبەت ینی ئەمە بۆتە دیاردە لە زانکۆکانی ئەوە بە پێ و بەیاننامەی کە هەر سێ زانکۆی سەلاحەدین و هەولێری پزیشکی و پۆلە تەکنیەکان بڵاوی کردەوە بۆیە نەبوونی مامۆستا وا لێ دەکا کە ئەگەر پسپۆڕیەکت نەبێ بە مامۆستایەکی تر بیلێتەوە کە خاوەنە و پسپۆڕیە نەبێ ئەمەش وا دەکات ئاستی زانستی کەم ببێتەوە بۆیە کاریگەری ڕاستە و خۆی دەبێ من زۆر باش شتێکی تر هەیە دەمەوێت زافەی بکەم من پێشەوەی بێمێرە بەخواگەر بنەم بڕ پێشەوەی بێمێرە لە کۆبوونەوەیەک بووم لە کۆبوونەوەی مامۆسایانی ناڕازی لەوێ برادێک شتێکی باشی ورژان وتی لە کۆلێژێک لە کۆلێژەکانی زانکۆی سەلاحەدین کە لە 8 بەش پێک دێ 6 سەرۆکی بەش
ئەم هاوینە ئیستقالیان داوە 6 سەرۆکی باش ئیستقالەی داوە لە پۆستەکەی خۆی چونکە دەزانێت ئەم وەزعە یان زانکۆ یان پێشکەوتن و زانست بەم وەزع داراییە ناچێتە سەرەوە بۆیە ئەمە حتا ئەوانەی خاوەن پۆستن ڕاگر و سەرۆک بەشەکانی ناڕازین لەم وەزعە چونکە تۆ بتەوێت ئەگەر بتەوێت مەکتەبێکی هەموو شتەکان بە توێری بنەوە جیاوازە بەڕاستی ئەو قوتابێت بۆ دەرناچێ کە بتەوێت فێری زانست و پێشکەوتنی بکەیت بۆیە دەبینین سەرۆک بەشەکانیش ئێستا کە منەوە نمونەیەکت پێ دەڕێم کە لە یەکێ لە کۆلێژەکانی زانکۆی سەلاحەدین کە 8 بەشی هەیە 6 سەرۆکی بەش لەم عوتڵەی هاوینە ئیستقالیاندا. بەڵێ زۆر باشە کاک دکتۆرگیان سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئێستا هەوڵێکەیە بۆ مەسەلەی ئەوەی کە کەرتی خوێندنی گشتی لاواز بکرێ ینی زیانەکانی چی ئەگەر ئەم کەرتەکەرتی خوێندنی گشتیە لاواز بکرێەوە خەڵکان بدرێ بۆەوەی کە بچێتە ئایلی زیانەکانی بۆ سەر خەڵک چییە بۆ سەر قوتابیان چییە؟ ئێمە بەڕاستی دەزانین ڕەنگە 16 خەڵکی کوردستان فەرمانبەرە ئەگەر زیاتریش نەبێ بۆیە ئێستا کە موچە بەم شێوەی لێ هاتووە هەموو فەرمانبەران زیانیان پێکەوتووە لە قەیرانێکی داراییە وەزعی داراییان خراپە خەڵکی پێش ئەم 2 ساڵە مەسەلەن هەبوو وەزعی دارایی باش بوو موچەکەی باش بوو مناڵی خۆی دەناردە قوتابخانەی ئەهلی دەیناردە زانکۆی ئەهلی بەڵام ئێستاکە فەرمانبەران بە شێوەیەکی گشتی موچیان بڕاوە 2 مانگجارێک 3 مانگجارێک نیو موچیان ڕبع موچەیەک وەردەگرن چۆن مناڵی خۆی بنێرێتە مەکتەبی تایبەت و زانکۆ پەیمانگای تایبەت بۆیە کاریگەری دەبێ من نمونەیەک بۆ دەجێڕمەوە برادێکی من مامۆسای زانکۆیە لە پەیمانگایەک دەرس هەڵێتەوە ینی بە مەحازەرە وتی من پارەکە لە دەرس بوومە لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ ئیدارەی ئەو چاودێر بۆ لەوێ چاودێری تاقیکردنەوەی کۆتایی ساڵ ئیدارەی قوتابخانەکە لە کاتی تاقیکردنەوە هاتۆتە ژوورەوە ئەو قوتابیانەی کە قستی پاریان نەداوە دەریان کردوونەتە دەرەوە لەبەر ئەوەی پاریان نەداوە ئەجاگەر بەڕاستی وای لێدێ ینی تو ئەگەر ئەوەی زانکۆی ئەهلی دەکاتەوە پەیمانگای ئەهلی دەکاتەوە دەستگایەکی خێرخوازی نییە دەبێت پارە بدەیت ئەگە پارەش نەبێ لە وڵات مۆزە نەبێ خەڵکی پارەی نەبێ ئیتر چۆن زانکۆی ئەهلی و پەیمانگای ئەهلیش ئەوانیش گرفتیان بۆ دروست دەبێت. بەڵای سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەبی دواتر دەگەڕینەوە لایەوە لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا محمود سەبارەت بە یەکدەنگی مامۆستایان بۆچی تاکو ئێستا ئێمە مامۆستایان لە هەموو مەسەرەن لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک تاکو ئێستا یەکدەنگ نین و تاکو ئێستا نەیانتوانی مامۆستایانی زانکۆ فشار دروستکەنەوە کارەکەی چییە؟ بەڵێ دەربارەی یەکدەنگی مامۆستایان جیاوازیە لەگەڵ پارە. ئێمە پێش ماوەیەک کۆبوونێکمان ئەنجام دە لە زانکۆی سلێمانی بە ئامادەبوونی نوێنەری هەشت زانکۆکەی سنووری سلێمانی و گەرمیان و پارێزگای هەڵەبجەوتنات کۆیەکە لەسەر هەولێرە و هەڵوێستی خۆمان ڕاگەیان کەوا یەکدەنگ بین چ بۆ دەوامکردن و کاتی بایکۆتە لە کاتی هەچی ئێمە بە هەموو شێوێک لەگەڵ ئەوەیان کەوا پرۆسەی خوێندن بە شێوکی ڕێکوگەت بەڕێوە بچێت لە هەمان کاتیشە داواکەین کەوا وەکو چۆن یەکێک نەخۆش بێ یەکی فریایکوێ بەهانایەوە کە چارەسەرێک بکرێت بۆ ئەم گرفتان و ئەم کە تووشی مامۆستا زۆر باشە بەڵام تاکو ئێستا مەسەلەن بۆ لە ئاستی کوردستان ینی جۆرێک لە یەکدەنگێکی ئەوە مامۆستایان نابێنرێ وەکو توێژەکانی تر کارەکەی پەیوەندی بە تەداخلی حیزبەوە پەیوەندی بە چیەوەیە؟ بەڵێ ئێمە وەکو مامۆستانی زانکۆ پاش کۆبوونەوە کە تەنانەت بڕیاریشماندا ئەوە دکتۆرە جوانەش لێ ئامادە بوو کە پەیوەندی بە نوێنەری زانکۆی سەڵاحەدینەوە بکەین زانکۆی کۆیە و زانکۆی زاخۆ بۆ ئەوەی کەوا یەکدەنگ بین ئێمە داوای شتێک ناکەین کە دژی حکوومەت بێت یاخود بەڵکو داواکی ڕەوای چینێکی ئەکادیمیە لە کوردستانە بە هەمان شێوە هەروەکو بەشەکانی تر و چینەکانی تر و وەزارەتەکانی تر هەمان هەڵوێستمان هەیە کە چینێکی لە کۆمەلگا ئەگەر بێت و ڕێگە چارەسەرێ نەدۆزرێتەوە بێگومان ئەو کۆچکردنی پێچوانەیە زیاترە بێت زۆربەی مامۆستاکان هەوڵێن کە بچێ بۆ زانکۆ ئەهلیەکان لەبەر ئەوەی کە ئەوان هیچ گرفتێکیانە هەتاوکو ڕۆژی ئەمڕۆژ بە بچێکی باش و لەوە پێشیش باشتر بووە ناچارە بێت چەند ڕێگایەکی تریش بگرێتە بەر بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە نییە بڵێ مامۆستایان بێدەنگ بن داوای مافی زۆر باش ئەی وەزارەتی خوێندنی باڵا دەکرێت چ ڕۆڵێک ببینێت لەم دۆخێکی ئێستا زانکۆکانی کوردستان و مەسەلەن مامۆستایان تێ وەزارەتی خوێندی باڵا هەوشەوی وەزارەتەکانی کەیە ئەوش چی داواکاریە چی پێداویستی زانکۆکان ئاراسی وەزارەتەکرێت بە ئامادەبوونی بە ڕێزان سەرۆکی زانکۆکان لە ئەنجومنی ئێوە بەڵام ئەوانش هەمان گرفتەکە دەنگی خۆی بەرزەکاتوانە هیچ کەسێک لێ نەگرێت بەڵام گرفتی سەرەکی ئەوەیە ئایا ئەم کێشەیە ئەم قەیرانە تاکەی بەردەوامێ بێت و ئایا هەنگاوی باشتر نەرێ بۆ چارەسەرکردنی ئەوە لە هەمووی چونکە جاری وا هەیە هەرو لە ئۆتۆبێژی حکوومەتەوە ئەڵێدان بە خۆتانە بگرن خۆتانە مانگێ دوو مانگ ساڵێ دو ساڵ ئێمە ڕاستە یان بەراوردێکەکە لەگەڵ برا پێشمەرگەکانمان لە سەنگەرەکانە ئەڵێ ئێمە ئەجێگین دژی دوژمن بەڵام ئەوان ناتوانم ناڵەکانمان پەروەردە بکەن ئێمەش بە هەمان شێوە هاوسەنگەرین هاو هەڵوێستین ئەگەر بێت و مەترسی بێتە سەر کورسە ناو شارەکەن ئێمە خۆمان چەقەڵی نەک تەنها بەقەڵم بەڵام لەگەڵ ئەوەشە دوو ئاراستەیەکیان ئەوەیە کە تۆ زانستەکە و هەروەها لە کاتی دەوامە پرۆسی خوێندن جێبەجێ ئەرکێکی کەشیە ئاراستەیەکە هەیەکە بژێوی ژیانت هاوشێوەی خەباتێکە وش بژێوی ژیان شێوەیەکی ڕێک و پێک نەگوزارێ بێگومانە گرفتێکی سەرەکی سپاس دەکەم مامۆستا دکتۆر ماوە دەگەر بین و لابرە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا بودجەی زانکۆکان ئایا بودجەی زانکۆکان بە تەواوەتی دەدرێت سەبارەت بە پێداویستەکان بۆ لە زانکۆی سلێمانی و سەبارەت قسەشی لەسەرەوەی کە ساڵی ئایندە ئایا بەش ناوخۆیەکان باز لە وەرگرتنی پارە لە خوێندکاران دەکرێت لە زانکۆکانی هەرێم شتیوا لە ئارادایێت ئێستا ڕاستیدا ئێمە لەو یادداشتێکە و ڕۆژە بڵاومان کردو داوامان کردو یەکێک لە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە گێڕانەوەی لە ساڵ 50 نەسریە بۆ پێش قەیرانەکە چونکە بەم جۆرە ئێستا ئیداری زانکۆکانیش کارگێڕی زانکۆکانیش بەڕێوە ناچێت چونکە مەسرفێکی زۆر زۆریان پێم وایە لە ساڵ 12 بۆ جێبەجێ پێم وایە ئەگەر بە هەڵە نەچوو بێتم لە ساڵ 12 جارانیان بۆ ڕەوانە ئاکرد کە ئەمەش زۆر کەمە مەسرفی
زانکۆ کەمپێکی وەکو کەمپی زانکۆی سلێمانی مەصرفێکی زۆری هەیە لە کارەبا لە ئاو لە باخەوان لە سەوزایی لە هەموو جۆرە خزمەت گوزاریەکان پێداویستێکی کۆی لە سەرباریانش بەشە ناوخۆیەکانن بەشە ناوخۆیەکان چەند ساڵ لەمە پێش لە هەموو ڕوویەکە و زانکۆ یارمەتیاون ئەگەر بەم جۆرە بێ زانکۆ ناتوانێت ئەم بەشە ناوخۆیانە بەڕێوە بەرە ئەویانەوێ کارەبایانەوێ نەوتیان ئەوێ غازیانەوێ هەموو جۆرە پێداویستێکی تۆ چۆن لە ماڵی خۆتا هەموو شتێک دەوێ ئەویش کە هاتە خوێندن ئەبێ هەموو شتێکی بۆ فراهەم بکەیت ئەمە بەڵام ئەگەر بم جۆرە ئێستا بێ پێم وایە زانکۆش ناتوانێت بەشی ناوخۆی با بە خوێندکاران دیسانەوە ئەمەش بارگرانیەکی ترە بۆ سەر خێزانەکان بەگشتی و خێزانەکانی زانکۆش پێشنازیوە هەبوو لە زانکۆکانی پارە لە خوێنکاران وەربیرێت لە ڕاستیدا من شتێکی وام خوێنەوە بەڵام تا ئێستا پێم وایە نەبووە بە فەرمان قسەی لەسەرەکرێت تا ئێستا نەبووە بە فەرمانێک کە پارەیان لێوەرگێ بەڵام پارەی ئێستا بۆیان دابین دەکرێت هەرگیز ناتوانێت ئیداری ساڵی نوێی خوێندن برێت بەو جۆرە لەو بڕوانیم کە بتوانێت ئیداری ساڵێکی خوێنی پێ برێت چونکە زۆر بارودۆخەکە لەو ئەستانیە کە تحمل بکەیت زۆر باش ئەگەر باز لە داواکاریەکان بکەین ئێوە چوادەیەکتان داناوەکو دووە مۆڵەت بۆ حکوومەت و دواتر چاڵوێستێکتان دەبێت لە ڕاستیدا داواکاریەکانی مامۆستا ڕوون و ئاشکرایە ئەو داواکاریانەی کە مامۆستایەکە هەر لە زاخۆتە خانەقین و هەموو چین و توێژەکانیش هیچی دژایەتیکردنی هیچ حزبولایەن و دەسەڵاتێک نییە هەموو مافی ڕەوای خۆیەتی مامۆستا کە داوای مافی داوای کری کارەکەی خۆیەکە داوای بەخشینی نەکردو داوای زیاتری لە ئەرکی خۆی نەکردووە دواتریش ساڵی پار وەزارەتی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا پرۆژەیەکی پێشکەشی ئەنجومەنی وەزیران کرد پرۆژەکە شتی زۆر باشی بوو خاڵی زۆر باشی بوو بەڵام تا ئێستا بە دەنگەوە هاتن نەبوو بۆ نمونە ئەم پاشەکەوتی کە کراوە بخرێتە سەر بانکێک سەرڕەت مامۆستا حسابی بانکی خۆی هەبێ زۆر ئاسانە حسابێکی بانکیمان بۆ بکەن بۆی ئەو متمانەیەمان هەبێت کە ڕۆژێ لە ڕۆژان بۆ نیە کە پاشەکەوتەکەشتان بۆ بگەڕنەوە نەخێت چونکە هیچ حسابێک نیە ئێمە بە چه حساب ئێمە چۆن بڕوامان هەبێت کە ئەم پاشەکەوتەمان بۆ ئەگەڕێتەوە ئایا ئەمە بڕاوە پاشەکەوتە خاڵ داواکاریەکانمان ڕوونن ئەو حسابە بانکە بۆ مامۆستایان بکرێتەوە پاشەکەوتەکە ڕێژ هەرچەنە زوربەی هەرە زۆری مامۆستایان ئەڵێن لەگەڵ ئەوان کە پاشەکەوت هەر نەمێنێ بگەڕێتەوە سەر ئەسڵی جارانی خۆی لە حاڵەتێکە ئەگەر هەر بڕیان با پێچوانە بکرێت و ئێستا لە ساڵ 75 لێ بڕێ باز کەم زۆرترین بڕین ببێ لە ساڵ 25 ئەمە ئیتر ئەو پەڕی داواکاریەکانە هیچ ئامادەکاریێک کراوە بۆ دوای یەکین و ئەگەر وەڵامتە نەدەنەوە ئێوە چی دەکەن ئێمە یەکینەوە تاقیکردنەوەکانی خولی دووەم دەست پێەکە ئێمە لەگەڵ ئەویان کە تاقیکردنەوەکانی خولی دووەم لەسەر ساڵی پارە ژمارەکرێت چونکە بایکۆتی ناکەن تاقیکردنەوەکانی خولی ئێمە وەکو خۆمان بڕیارمان ناوەکە چونکە خوێندکار هەیە دوو مانگی ماوە چاوەڕێی ئەو بڕوانامەی وەریگرێ لەوانێ بچ یشێکی پێکا ئێمە لەو ڕوانگەی و سەیری خوێندکارەکە کۆبوون و هەڵوێستی تر دواتر لە کاتی خۆیان هەڵوێستی خۆمان بەڵێ ئێمە تا ئێستا قسەمان لەسەر هەڵوێستەکەمان نەکردووە بەڵام لەو بڕوایەدام زۆربەی زۆری مامۆستایان ئەڵێن بەم بارودۆخی ئێستا ئێمە ناتوانین داوام بکەین ئەگەر موچە ئەیەن داوامەکەین باشە تا ئێستا هیچ وەڵامدانێک کە بۆکەوە لە ماوەی زیاتر لە هەفتەیەکە داواکاریەکان تەخستۆتە ڕوو تا ئێستا هیچ داواکاریەک نییە هیچ کۆبوونەوەشتان نەکردووە کوێنەرانی زانکۆکان لەگەڵ داواکاریمان کرد داواکاریمان کردووە کە کۆبینەوە لێرەوە داوا لە بەڕێز وەزیری خوێندنی باڵاکەین کە کۆبوونەوەیەکی بەپەلە لەگەڵ ئەو لایەنانەی کە بەرپرسن لەم حاڵەتە لەم بابەتە دەرەچەیەک بدۆزنەوە بۆ ئەم کێشانەی کە مامۆستای بەگشتی تیا هەموو چینەکانی سپاس دەکەم سپاس کاک دکتۆر وشار ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە یەکدەنگ نەبوونی مامۆستایانی زانکۆ تا چەند کاریگەری هەیە لەسەر جێبەجێ نەکردنی داواکارەکە ئێستا ئێمە ڕێکخراوی یەکێتی مامۆستایانمان هەیە مامۆستانی زانکۆش بەشێکن لەو ڕێکخراوە یاخود غیابیەوە هەیە کە مامۆستانی زانکۆ ڕێکخراوی تایبەت بە خۆیان نێوە کە داکۆکیان لێ بکات یاخود یەکدەنگنین ڕاستە مامۆسایانی زانکۆ و پەیمانگاکان ڕێکخراوێکی تایبەت بە خۆیان نییە بەڵام ئەندامە لە یەکێتی مامۆسایانی یەکێتی مامۆسایانیش بەیان یاداشتنامەیەکی توندی بڵاو کردەوە هەر لەگەڵ لەم فترەیە کە ئەویش هەڕەشە دەکات دەڵێ ئەگەر تا یەکی نۆ وەڵامی حکوومەت وەڵامی داواکاریەکان نەداتەوە هەڵوێستی توندیان دەبێ بۆیە ئێمە وەکو مامۆستایان بەشێک مامۆسایانی زانکۆ پەیوەندیمان هەیە لەگەڵ یەکێتی مامۆسایان و تەنسیقمان هەیە من بڕوام وایە ئەم ساڵ هەڵوێستی یەکێتی مامۆسایانیش وەکو ڕێکخراو
جیاواز دەبێت لە ساڵی پار چونکە بەڕاستی ساڵی پار زۆر وعدیان پێدان و جێبەجێ نەکرا بۆیە پێم وایە وەزعی دارایی مامۆسایان بە گشتیم و لە زمنیان مامۆسایانی جامعی زۆر خراپە بۆیە هەڵوێستی یەکێتی مامۆسایانیش خراپ دەبێت من حەزەکەم بەداتا هەندێشت بۆ ڕوون کەمەوە کاگ حەکیم ئێمە مامۆسایانی زانکۆ و پەیمانگاکان نزیکەی 15 یان 14 ڕۆژ دەبێت گروپێکی فشارمان دروست کردووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبوک بە ناوی مامۆسایانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان لە ماوەی ئەو ماوە کوردەدا ئەمە تایبەتە بە مامۆسایانی ناڕازی لەو ماوە کوردەدا 2230 ئەندامی هەیە بەڵێ لامو شوێنەکانەکان ڕاپرسێکمان بڵاو کردوێتەوە بەڵێ لە هەموو شوێنەکانە مامۆستای لە زانکۆی سلێمانی تێدا لە هەولێری تێدا لە دوهۆکی تێدا لە سۆرانی تێدا لە هەڵەبجە لە ڕاپەڕین هەموو مامۆسایانی تێدا گرتوێتەوە ئەوە تۆڕێکی کۆمەڵایەتیە 2230 ئەندامی تێدا کە من پێشەوەی بێمە ئێرە پێشگەلەوەی مەسەڵین مامۆسایانی زانکۆی سلێمانی گروپێکی تایبەت بە خۆیان هەیە لەو گروپەش من دەبینم چالاکی تێدا دەکرێت لەو گروپە ڕاپرسێکمان بڵاو کردوێتەوە کە تێیدا سێ هەڵبژاردن هەیە ئایا مامۆسایانی زانکۆ هەڵوێستیان چی دەبێت ئەگەر لە دوای یەکینەوە حکومەت وەڵامی داواکاریەکان نەدرایە و موچەکانیان چاک نەکرا هەڵبژاردە یەکەم دەڵێ بایکۆتی دەوام دەکەم لە سەرەتای ساڵی تازەوە کە 174 مامۆسایان دەنگیان 172 مامۆسایان دەنگیان بەوە داوە کە بایکۆت دەکەین لە سەرەتای ساڵی تازەوە وەکو ناڕەزاییەک ئەگەر وەڵامی داواکاریەکانمان نەدرێتەوە 124 مامۆسایان لەگەڵ ئەوان بایکۆت لە تاقیکردنەوەکانی خولی دووەم بکرێت 104 تەنها 4 لە مامۆسایان دەڵێن ئێمە هیچ ناکەین چونکە باوەڕمان وایە حکومەتی هەرێمی کوردستان مفلیسە بۆیە ئەمە داتایە زۆر باش گەسەی بکەین دەبینی زۆربەی مامۆستایان بەڵێ زۆر بە کورتی نیو خولک بۆ بەڕێستان سەبارەت بۆی کە بەڕێز وتی یەکێتی مامۆستایان هەڕەشەی لە حکوومەت کردووە کە لەبارەی پرۆسی خۆن بەڵام لە بەرامبەر حکوومەتی شەڕەشەی لە مامۆستایان کردو زۆر بە کورتی ئەگەر لە سەرمایەم دۆخەم جۆرە لە هەڕەشانە پرۆسی خوێن بەکوێ دەگەن سوپاس دەکەم گەورتوی وەڵام من زۆر بە کورتی دەڵێم لە قاموسی چه حکوومەتێک هەیە مامۆستای زانکۆ لە ماوەی ساڵێکدا موچە و نیوێک وەربگرێ ئایا ئەمە یاساییە هەتاکو بە یاسا بمانترسێنن و بڵێن ئەگەر مامۆستا 30 ڕۆژ دەوام نەکە سزا دەدرێ من لێرەوە لەم بەرنامەی ئێوە بەڕاستی ئێمە کە باسی حکوومەت دەکەین ئەم بەرپرساریەتیە دەکەوێتە سەر هەموو ئەو حیزبانەی کە لەم حکوومەتە بەشدارن نەک هەر پارتی هەموو بە پارتی و کۆمەڵ و یەکگرتو و یەکێتیەوانە بەشدارن لە حکوومەت ئەم قەیرانە ئەم هەڵگوشین و وەزع داراییە خراپەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوانیش لێی بەرپرسیارن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاریەکانمان نەداتەوە بەڕاستی ئەوانیش بەرپرسن ئەو حزبانەی پارتی یەکێتی کۆمەڵ یەکگرتو هەموو بەرپرسیارن لەم وەزع دارایی و نەهامەتەی کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان هاتووە بۆی ئەوانە هەموو بەرپرسیارن ئێمە لە ماوەی داهاتوو بەڕاستی گلەیەکانمان ئەو گروپە لە بەرنامەماندا لە ماوەی چەند ڕۆژی دادرا گلەیەکانمان ئاڕاستەی ئەو حزبانە دەکەن پێویستە ئەو حزبانە هەڵوێستیان هەبێت چونکە لە ناو حکومەتن بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر زۆر سپاس بورن کاتمانەوە سپاسان دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر وشیار علی مامۆستا لە زانکۆی سەڵاحەدین هەروەها دکتۆرە مەهاباد کامیل نوێنەری مامۆستایانی زانکۆی سلێمانی هەروەها مامۆستا مەحموود کەریم نوێنەری مامۆستایانی زانکۆی هەڵەبجە سپاس بۆ بینەرانی سپاس بۆ ئەوکاران تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ